بەڵێ دیفاعکردن لە دینی خوا شەرەفێکی زۆر گەورەیە، شەرەفێکە، ڕێزێکە، حورمەتێکە، پلەپایەیەکە هەموو کەسێک دەستی ناکەوێت دیفاع لەو دینەی خوا بکات. بۆیە هەوڵ بدە بە پێی توانای خۆت دیفاع لەو دینەی خوا بکە، ئەو دینەی خوا سەر بخە. ئەگەر ئێمە ئیسلامەتی بکەین ئەمە سەرخستنی ئەم دینەی خوایە کە هاتوونە بۆ مزگەوت. هەموو شۆکردنی مزگەوت، دینداری و خواپەرستی ئێمە سەرخستنی ئەو دینەیە، ئاشکراکردنی ئەو دینەی خوایە. ئەوە سەربەرزی، ئەوە شەرەفێکی زۆر گەورەیە، بۆیە شانازی پێوە بکە، هەروەکو چۆن ئەو شانازی بە بێدینەکەی خۆیەوە دەکات. خوای گەورەش بە هەموو کەسێکی نابەخشێت دیفاع لەو دینە بکە و ئەو دینە هەڵ بگرێ و هەڵگری ئەو دینە بێت. لە غەزای بەدردا لە حەدیثەکەی صحیح بوخاری مسلم داهاتووە، ئیمامی عەبدوڕەحمانی کوڕی عەوف کە یەکێکە لەو دەنەفەری مزگەنی بەهەشتی پێدراوە ڕەزای خوای لێبێت، ئەفەرمێ وەستا بووم لە سەفەکانە، سەفی موسڵمانان لە ڕیزەکانە وەستا بووم، دوو گەنجی تازە پێگەیشتوو دیندار کە هاوشێوەی ئەوان هەمووی ئێستا خەریکی حەفر و قەنافز و نازانم چییە. چاو لەم گەنجانە بکە، چاو لە گەنجی ئەوروپی مەکە. دوو گەنج لە ڕاست و چەپی منەوە بوون، تازە پێ ئەگەیشتن، مێرد منداڵ بوون، بەڵام شەرەف ڕێز و حرمەتێکە، شەرەفێکی گەورەیە کە دیفاع لەم دینەی خوا بکەی. ئەڵەیەکێکیان ئاوایەکی لێم کرد، وتی مامە ئەبوو جەهل دەناسی؟ وتم بەڵێ. گەنجە تازە پێگە، لەوانێ 12 13 14 15 ساڵێک بێ، هاوشێوەی ئەو گەنجانەی کە لە تەمەندا کە نوێژ ناکەن ئێستا، کە بە دوای شەرەف و ناموسی خەڵکەوەن. بەڵێ. وتم بەڵێ دەیناسم. وتم چی ئیشێکت بە ئەبوو جەهلە؟ گەنجێکی تازە پێگەشت و مناڵ، بەرامبەر کێ دەیوێ شەڕ بکە؟ ئەبوو جەهلێکە چەند ساڵە شەڕەشم شێر دەکا. بەڵام ئیمان شەرەفێک خوا بە هەموو کەسێکی نادا. وتم چی ئیشێکت بە ئەبوو جەهلە؟ وتی بیستومە قسەی بە پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم، واللهی بەس بیبینم، واللهی لێی جیانابمەوە یا بێ بمکوژە یای کوژم. ئەڵێ سەرم سوڕما لەم گەنجە، بەم گەنجێتی و مناڵەیەوە چەندێ ئیماندار و دەیوێت دیفاع لە پێغەمبەری خوا بکات صلی الله عليه وسلم. ئەڵێ ئەوەی تریشم لە تەنیشتمەوە بوو، بە هەمان شێوە هەمان قسەی کرد. ئەڵێ کاتێکم زانی ئەبوو جەهل لەناو شەڕەکە ئەسوڕایەوە، مسلمان و کافر تێ ڕژاون شەڕ دەکەن، جەنگ دەکەن، بە گەنجەکەم وتم گەنجەکان ئەو ئەبوو جەهلە، لەبان ئەسپەکە سوڕێتەوە، ئەو ئەبوو جەهلە. ئەڵێ هەر ئەوەندە وت، هەردووکیان بە شمشێر و پەراماری ئەبوو جەهلیان دا. واللهی ئەبوو جەهلیان خستە خوارەوە کوشتیان. بۆچی؟ ئەمە شەرەفێکە برای بەڕێزم، ئێمە لەگەڵ توندڕەویان نین. ئەگە کەسێک دژایەتی ئەم دینەی کرد، ئێمە دیفاع لە دینی خوا دەکەین. ئێمە ئیشمان ئەوە نییە بچین کەسێک دژایەتی ئەم دینەکە بیکوژین، ئەوە ئیشی دەسەڵاتدارەکە بەداخەوە نایکەن، ئەوە ئیشی ئێمە نییە، چونکە کێشەی کۆمەڵایەتیمان تووشە بێ. ئەوە ئەبێ حاکم و قازی و دەسەڵاتدارەکان ئەو کەسانە چارەسەر بکەن، بەڵام گەنجێک هەڵبسێ و کارانە بکات، ئەمە ڕێگە پێ نەدراوە. جیهاد جیاواز، ئەمان لە جیهاد و جەنگا بوون، جەنگ جیاوازە و غەیری جەنگ جیاوازە. کابرای بەرامبەرت بوەستە شەڕ لەگەڵا بکە، حکمی جیاوازە و کەسێکیش بەرامبەرە شەڕ ناکە قسە دەکاتەوە، دەتوانانی دیفاع لەو دینەی خوا بکەی. ئەو بێ غیرەتی نییە، دیفاعکە، ئەوە غیرەتە. بەڵێ ئەبوو جەهلیان کوشت، چونکە قسەی بە پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم. بیستومانە قسەی بە پێغەمبەری خوا کردووە صلی الله عليه وسلم. ئەوە شەرەفێکە خوا بە هەموو کەسێکی نادا. دیفاع لە دینی خوا بکە. والله تطبیقکردنی ئەو دینەی خوا و جێبەجێکردنی شەرەفێکی گەورەیە، والله دیفاعێکی گەورەیە لەو دینەی خوا دەیکەن. بۆیە بەکەمی مەزانە کە نوێژ دەکەیت و ڕوو لە خوای